سڵای خی گەورەی لێو لە بینەر و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت لە سەرتاسەری عێراق و سەرتاسەری هەرێمی کوردستان پرۆسەی سەرژمێری دانیشتوان بەڕێوە دەچێت لە قەزای سەی سادقیش ئەمڕۆ بەڕێوە دەچێت. پرۆسەکە ئەوەی کە تاکو ئێستا زۆر بەباشی دەڕوا بەڕێوە. ئەمڕۆ قەدەخەی هاتوچۆیە، زیاتر قەدەخەی هاتوچۆ لە نێوان شارەکانە هەیە. من کەمێک پێش ئێستا لەناو بازاری سەی سادق بووم، زۆرێک لە دوکانەکان داخرا بوو، تەنها دوکانی خواردەمەنیەکان هەبوو. لە ئێستادا سەرژمێرەکە بەردەوامە. من دەمەوێت زانیاری زیاتر لە خۆیان وەربگرم، بزانم پرۆسەکە لە قەزای سەی سادق چۆن دەڕوا بەڕێوە. مامۆستا سەربەست سڵاوی خی گەورەت لێبێ، دەمەوێت پرسیاری ئەو لێ بکەم تاکو ئێستا پرۆسەکە لە قەزای سەی سادق چۆن دەڕوا بەڕێوە. سەرتا بەخێر بن منای خی گەورە. وڵا پرۆسەکە لە سەی سادق باشە ڕوا بەڕێوە و ئەم پرۆسەیەکی گرنگی سەرژمێریە و پرۆسەیەکی گرنگی ئاماریە و لە هەموو عێراقا دەستی پێکرۆ بە هەرێمی کوردستانەوە بە قەزای سەی سادقیشەوە. ئێمە وەکو لیژنەکانی قەزای سەی سادق کە دوو ناحەی هەیە، ناحەی ناوەند لەگەڵ ناحەی سلۆچک لە کار و پیشەی خۆمانین و ئەم پرۆسەیە لە ڕێگەی تابلێتێکەوە کە بەرمەجە کراوە، تایبەت کراوە بە ئەلکترۆنی پرۆسەکە ئەنجامەدرێت و بە نزیکەی ئەمە بە ستافی ئامارەوە و بە سەرپەرشتیارانەوە و بە مدیر و معاونە بەڕێزەکانەوە و بە عەدادە بەڕێزەکانەوە نزیکەی 410 بۆ 420 کەس ئێستا ئێمە لە ئیشاین و کاری تیاکەین. تاکو ئێستا کە پرۆسەکە دەڕوا بەڕێوە لە قەزای سەی سادق، کێشە و گرفتان چییە؟ وڵی کێشە و گرفتمان هەبووە، ئەویش بەهۆی دواکەوتنمان لە کارەکان، چونکە ئەم کارە خۆی ئەبواە لە یەکینەوە بۆ یەکیدا مەرحەلەی یەکەمی بکرایە، بەڵام ئێمە لە یەکیدا بۆ یەکی 11 مەرحەلەی یەکەممان کرد لە پارێزگەکانی کەی عێراق پێشترە میشە کراوە. بەگشتی هاوڵاتیان بەدەمەوە هاتنیان چۆنە بۆ پرۆسەکە؟ بەگشتی هاوڵاتیان بەدەمەوە هاتنیان باشە، هاوکارمانن، ئاسانکاریمان بۆکەن بۆ جاودانەوەی پرسیارەکان و بۆ تۆمارکردنیان. داواکاریتان چییە لە هاوڵاتیان؟ وڵات داواکاریمان لە هاوڵاتیان ئەوەیە زیاتر هاوکارمان بن، بەدەمانەوە بێن، بە تایبەتی ئەم دوو ڕۆژە لە ماڵەوە بن بۆی بژمێرە بەڕێزەکان کە سەردانیانەکەن زۆر جار کە جارێک دوو جارێن لە دەرگای ماڵەکان لە ماڵەوە نینیا دەرگا ناکەنەوە، داوایان لێەکەین ئەم دوو ڕۆژە هاوکارمان بن، دەرگاکانیان بکەنەوە، ئامادەسازی بکەن بۆی بژمێرە بەڕێزەکان ئیشەکانی خۆیان بکەن و دوانەکەون. بۆ سەرژمێریەکە کە دەکرێت چی پێویستە؟ ینی هاوڵاتیان ئامادەیکەن بۆ سەرژمێرەکە بەپێی ڕێنمایەکان پێویستە هاوڵاتەکان خۆیان ئامادە بن و ئەو بەڵگەنامە ڕسمیانە کە وەکو کارتی نیشتیمانی یان ئەگەر کارتی نیشتیمانی نەبوو هەوێ ئەحواڵ مەدەنی یا بڵێن تەسکەرە، پێویستە ئێمە بۆی ناوەکەی تۆمارکەین و بەرواری لەدایکبوونەکەیشی تۆمارکەین و ئەم سەرژمێرێش بە سێ قۆناغ ئەنجامەدرێ. قۆناغی یەکەم حەسر و تەرقیم و گەمارەسازیە کە ئێمە لە 1 بۆ 11 لە ڕێگەی مدیرە بەڕێزەکان و دەستەی ئامار و معاونە بەڕێزەکان ماندوونە ناسانە بە شەو بە ڕۆژ لە قەزای سەی سادق کاریان کردووە بە شێوازێکی زۆر باش. قۆناغی یەکەممان ئەنجام داوە. ئەویش قۆناغ یەکەمیش چییە؟ ژمارەدانان بۆ بیناکان، دیاریکردنی کۆڵانەکان، دیاریکردنی بلۆکەکان، تعریفکردن یا پێناسەکردنی بینانەکان و جۆری بیناکان و دیاریکردنی شتەجێبووەکان. لە قۆناغی یەکەمیشە بیناکانمان کە دیاری کردو و تعریفمان کردووە، ئەنجامدانی ئەوەی کە ئایا نیشتەجێبوون، ئەگەر نەشتەجێبوونە سەرۆ خێزانمان تۆمار کردووە لەگەڵ ژماری تاکەکانی خێزان کە لەو نیشنگایە، ئایا چەند خێزانی تایە، ئەگەر یەک خێزانی تایە یا دوو خێزانی تایە. ئەمە قۆناغی یەکەم. قۆناغی دووەم کە ئێستێ و ئێمەی تاین، ئەمیش پێش 20 مانگ ئامادەکاریە کراوە بۆ تەکمیلەی قۆناغی یەکەم کە پێوترێت تۆماری خێزان. قۆناغی دووەمە تۆماری خێزانیش ئێمە تاک بە تاکی خێزانەکان ناوەکانیمان تۆمار کردووە و بەرواری لەدایکبوونەکانیان و ڕەگەزەکانیان. ئێستا 20 کە منعەتە جەولە و لە هەموو عێراقا بۆ چەیکردنەوە و بۆ ئەبدەیتکردنەوەی ئەو ئیشەی کە لە ڕۆژانی 16 و 17 و 19 مان کە کردومانە. چەیکردنەوە ئەبدەیتکردنەوەکەشی بۆ چییە؟ بۆ ئەوەی ئایا کەسێک لە 16 و 17 و 19 لە دایک بوو بێت لە ئەمڕۆوە ئێمە تۆماریکەین، یان وەفاتی کردبێت لە ئەمڕۆوە بیگوژێنەوە، یان ئەگەر ماڵێک لەم ڕۆژانە ئێمە سەردانمان کردوێ لە ماڵ نەبوو بێ ئێستا گەڕابێتەوە بۆی لەبیر نەکرێ و ئەویش تۆمار بکرێ. باش ئەگەر هاوڵاتیە زانیاری هەڵی دابەیەوە ئەو کاتە
ئێوە چی دەکەن؟ وەکو هاوڵاتیەکە گە زانیاری هەڵە بدات ئێمە چەند جارێک داوای لەکەین با زانیاریەکان وەک خۆی بەڕاست و دروستی بێت. ئێمە پێمان وتراوە ڕێنماییە زانیاریەکان لە کەسەکە خۆی وەرەگرین. اینجا سەرژمێری دوو جۆرە. عملی نەزەرێکی ئەوەیە ئێمە کە بە نەزەری لە شخصەکە خۆی یا لە کەسەکە خۆی زانیارەکان وەرەگرین بە عملیش بیبینین. ئیتر ئەو کاتێک ئەگەر خۆی زانیاری هەڵە بدات خۆی بەرپرسیارە لە ڕووی قانونیەوە ڕێنمایەکان بڵاو کراوەتەوە کە ئەگەر کەسێک هاوکار نەبێ یا زانیاری هەڵە بات دوای ئەوە خۆی بەرپرسیاری قانونیە. ئەگەر بێت و هاوڵاتیەک حەز نەکە بەشدار بێت لەم سەرژمێریە گشتی دانیشتوانە ئەو کاتێوە چی دەکەن؟ هەر هاوڵاتیەک یان هەر خێزانێکی بەڕێز کە بیەوێت تۆمار نەکرێت عەدادە بەڕێزەکان چەند جارێک بۆی ڕوونەکەنەوە پرۆسەکە داوای لێکەن تۆماریکەن دوای ئەوە عەدادە بەڕێزەکان لەسەر و خۆیانەوە مەعاون و مدیر و ئیشرافی ئیشەکە هەیە ئاگاداریەکەنەوە ئێمەش سەردانیان نەکەین بۆیان ڕوو نەکەونەوە ئەگەر هەر وتی من نامەوێ خۆم تۆمارکەم و کاتێمە تۆماری ناکەین دوایی خۆی بەرپرسیاری یاسایی قانونیە. بەڵێ سوپاس بۆ مامۆستا سەربەست ئیبراهیم سەربەشتیاری پرۆسەکە لە قەزای سەید سادق. تاکو ئێستا پرۆسەکە لە قەزای سەید سادق بەردەوامیە تیمەکانی سەرژمێری لە قەزای سەید سادق ماڵ بە ماڵ ئاگەڕێن. سەرژمێریەکە بە چەند قۆناغێک دەکرێت لەم قۆناغەدا تەنها زانیاریە کەسیەکان وەردەگیرێت وەکو ژماری ئەندامانی خێزان و تەمەنیان لە قۆناغی داهاتوو کە دەکەوێتە سەرەتای مانگی 12 جارێکی تر تیمەکان دەگەڕێن کۆمەڵێک پرسیاری تایبەت کە ئامادە کراوە دەکرێت. تەنها یەک ئەندامی خێزان لە ماڵەوە بێت دەتوانێت تەواوی خێزانەکە تۆمار بکات و لە ئێستاشدا لە قەزای سەید سادق تیمەکان ئەگەر وێنەگرەکەم هاوکارم بێ ماڵ بە ماڵ دەگەڕێن زانیاریەکان تۆمار دەکەن. ئەوەی کە هەیە لە قەزای سەید سادق شەو قایمقامی قەزای سەید سادق ڕاگەیاندنێکی بڵاو کردەوە داوای لە هاوڵاتیانی قەزای سەید سادقی کرد کە هاوکاری تیمەکان بن. ئەمڕۆ هاوڵاتیەک لە قەزای سەید سادق گیانی لەدەستدا پرسیان بۆ دانەنرا من پرسیم بۆچی پرسەتان دانەنا وتیان لەبەرەوەی ئەمڕۆ سەرژمێریە و قەدەغی هاتوچۆیە لەبەرەوەی پرسیان دانەناوە. قەزای سەید سادق بەوە ناسراوە پەیوەندی کۆمەڵایەتی لێرەدا بەهێزە بەڵام بە بۆنەی سەرژمێری دانیشتوانەوە پرسە بۆ هاوڵاتیە دانەنرا.